هەموو ئەم ڕێکخراوانێکی ئێستا لە جیهانەوە دێنە کوردستانەوە بەداخەوە، ئەم جێندەر و مێندەر و وشە پیسانەی کە دەیان بیستن بەس لەم سێ شتەی ئافرەت دەدا، بەس لەم سێ شتەی دەدا. پێی دەڵێ وەدود مەبە، کوڕەکە لە ڕەق بە بەرامبەر بە مێردەکەت. پیاو چییە؟ تۆ یەکسانی لەگەڵ پیاوەکەتە، وتی یەک بڵێ دوو، یەکەم جار لە وەدودی دەدات. دڵ ئافرەتێکی دلێر بە، قارەمان بە، بوێر بە، بەڵام بۆ چێ؟ خزمەتکاری هەموو کەس بە، بەزی مێردەکەن نا. فەڕاشی دایرە قبول کە لەگەڵ وشەی ڕێزم بۆ کارگوزار و فەڕاشانی بەڕێزەوە باوکو و برا و دایکی ئێمەن، بەڵام خزمەتکاری بکە، سکرتێرەیی بکە، ڕۆژی 100 جار بە مدیرەکە بڵێ بە چاوان لە خزمەتتان قوربان، هەموو سوکاتێ قبول کە بەس بۆ مێردەکەتی نەکەی. ماڵی مێردی ژنە هەی قڕ بەسەر، مێرد ژن دارایی سەر بە خۆی خۆی هەبێ کە پارەی خۆت خۆشە. کوڕە ئەگەر ڕێزت هەبێ هەموو ماڵی مێردەکەت لە بەردەستی تۆدایە، هەموو پارەکە دێنە دەیت خاتە دەستی تۆ، خوا دەکاتەوە خۆش گوزەران دەبی. بەڵام تۆ بە خزمەتکاری هەموو کەس ڕازی بە، بەس ئیمێردەکەن نا. مێرد گوتی لەل تەلەفۆن بۆ پۆلیس بکە، بیکەنە دەرەوە، منداڵەکانی لێهاندا. دووەمیان دایکایەتی مەکە. دووەم شتی ئەم ڕێکخراوە پیسانە ئەوەیە دەڵێ دایکایەتی مەکە. وەڵی هەیە 300,000 معاشێتی 500,000 دەدا بە ڕەوزە بۆی منداڵەکەی بۆ بەخێوکەن، بەس بۆ ئەوەی بەخۆی بەخێوی نەکە. ئەوەندەیان پەم بداوە، شانەزی بە دایکایەتیەوە ناکە. سێمیان دەڵێ نەچی تەنەزول بۆ مێرد بکەی، ئێوە یەکسانن، با بە یەکسانی لە بینی ژن و مێردا هەڵەیە. دادپەروەری شەرتە، دادپەروەری نای یەکسانی ژن و پیاو دەکوژێ، دادپەروەری عەدالەت لە بینی ژن و مێردا هەبێت. تۆ ئەوەی لەسەر شانتە، منیش ئەوەی لەسەر شانمە، ماف و ئەرکمان بەرامبەرە، ئەوە عەدالەتە نەک یەکسانی. دەڵێ قسە لە پیاوەکەت قبوڵ نەکەی، قەت نەچی دڵی ئاشکەیتەوە. چی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی؟ دەڵێ ئاوا بکە، جا دەستێ لەسەر کوێ لە بینای شارەوانی 2 دقە تەسجیلت بۆ بخەنە سەر، نەهێڵن میلەتی موسڵمان، نەهێڵن ئەو میکرۆبانە بە هیچ شێوەیەک، لە هیچ گەڕەشێک، لە هیچ بازاڕێک، لە هیچ شوێنێک نەهێڵن ئەو میکرۆبانە بێنە وڵاتمانەوە. دیفاع لە ژنان دەکەی، وەرە بە ژن ئەمە بڵێ ئاوا خزمەتی مێردەکەت کە بزانە ژیانت دەبێتە بەهەشت. والله پیاوێک یەک زەڕە مەردایەتی هەبێ ڕێزمەوەی بە ڕووی جەنابەتان ژنەکەی ئەو سێ سیفەتی تێدا بێ بە حەیاتی لەگوڵ کاڵتیری پێ ناڵێ. دیفاع لە ژن دەکەی. خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ژن کوشتن ئەوەی پەنا بەخوا نەک ژنی کوشتووە، نەبوختانی بۆ ژنی کردووە، نەلێی داوە، نەدەری کردووە. ما ئەکرەمەهن ئیلا کەریم. هەر پیاوێک ڕێزی ژن و منداڵی خۆی بگرێ، لەگەڵ ژنەکەی بە حورمەت بێ، مونەرم نییە، هۆمەر نییە، ئەوە کەریمە، ئەوە پیاوی بەڕێزە. هەر پیاوێکیش سوکایەتی بە ژنەکەی بکە، بێ حورمەتی پێ بکە، قسەی نەشیاوی پێ بڵێ، ئەوە لەئیمە. وما ئەهانەهن ئیلا لەئیم، ئەوە لەئیمە. تۆ دەتەوێت قسە لە قسەی جوانتری پێغەمبەر بکەی صلی الله علیه وسلم. ئەگە دیفاعت دەوێت ئەم دیڕێی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسە بۆ ژنان، بەسە بۆ ژن و مێرد.